کات دەتەوێت تەندروستێکی باش و ژیانێکی ئاسوودەت هەبێت دوور لە بەفیڕۆدانی پارە و تێکدانی سیمە جوانەکانی سروشت ئەوە دەست بکە بە وەرزش و شاخەوانی و سەردانی ناوچە گەشتیارەکان بکە. ئیکۆتۆریزم پێناسە دەکرێت بە بەرپرسیاری گەشت بۆ سروشت و شاخەوانی یەکێکە لە باشترین و چالاکترین شێوازەکانی ڕۆشتن بۆ ماوەیەکی دوور و درێژ لە ڕێڕەوەکانی دەوروبەری شاردا. هەروەها کەمپینگ چالاکیەکە لە ناوچە بەرفراونەکاندا کە شەوێک مانەوە لە دەروی ماڵ دەگرێتەوە. بیر بکەوە ڕۆژێک بێت و ئەم سروشتە جوانە لە ناو بچێت. چۆن؟ یەک بە پارێزگاری نەکەکردن و فرێدانی پاشماوەکانمان لە ناوچەی سەردانکراودا، دوو نەڕۆشتن بە شوێنە دیاریکراوەکاندا، سێ لە ناوبردن و بڕینەوەی دارەکان کە ئەمەش دەبێتە هۆی بە بیابانبوونی هەسارەکەمان. بەڵام خۆشبەختانە دەتوانین چارەسەری کێشەکانی ژینگە بکەین با پشتبەستن با سەرچاوەی health.harvard.education شاخەوانی و کەمپینی گەشت و گوزاری چەندین سوودی هەیە وەک سوودەکانی تەندروستی. یەک هەڵدەسێت بە بەرەو پێشبردننی فرمان و چالاکی هەناویەکان، دڵ سیەکان و نولەکانی خوێن. دوو هەڵدەسێت بە بەخشینی لە شولارێکی ڕێک. سێ مەترسی کێشەکانی دڵ و جەڵدەی دڵ کەم دەکاتەوە و هەڵدەسێت بە کۆنتڕۆڵکردن و کەمکردنەوەی بەرزەپەستانی خوێن و چۆری کۆڵسترۆڵ و چۆری ترایگلیسراید. با پشتبەستن بە سەرچاوەی safeactive.clina.com جەڵدەی دڵ دووەم نەخۆشی باوە لە ناو گەنجان و پێگەشتواندا. چوار شاخەوانی هەڵدەسێت بە کۆنتڕۆڵکردنی کێش کە دەتوانێت زیاتر لە 400 کالۆری بسووتێنێت تەنیا لە یەک کاتژمێردا. Most of middle-aged people get diseases, and one of the commonest diseases that occur in middle age is due to high cholesterol level and atherosclerosis. Atherosclerosis and high cholesterol level can be prevented by exercise and a good healthy lifestyle in a young age group. So I recommend our youth to practice exercise, and among these exercises, one of them is hiking, which is the most joyful and beneficial for our body. And if someone is used to do hiking and exercise, can prevent atherosclerosis and diseases of middle age. دوام سوودەکانی بۆ ژینگە. یەکەم گەشتوگوزاری ژینگەی و خێوەتگە و شاخەوانی یارمەتی کەمکردنەوەی جێپەی کاربۆنی دەدات بە بەکارهێنانی گواستنەوەی کەم زیاد وەک ڕۆشتن بە پێ لەبری بەکارهێنانی ئۆتۆمبیل کە ڕۆڵێکی گەورە دەبینێ لە زیادکردنی ئاسی دوانۆکسیدی کاربۆن. بەپێی سەرچاوەی Intergovernmental Panel of Climate Change ئاسی دوانۆکسیدی کاربۆن لە 280 ppm بۆ 309 ppm بەرزبوونی بەخۆوە دیوە. دووەم گرنگترین بنەمای گەشت و گوزاری ژینگەی و خێوەتگە و شاخەوانی ڕاگررتی پاکوخانی ژینگەیە بە فرەنەدانی خۆڵ و خاشاک و ڕێگرتن لە سووتاندن و بڕینەوەی درەخت چونکە چێژبەخش نابێ بۆ گەشتکە. سێهەم ڕێگری لە ناوچوونی ئاژەڵە مەترسی لەسەرەکان دەکات بەپێی سەرچاوەی regulatory.blogspot ڕاکردن و تێکدانی ژینگەیی زۆرترین هۆکاری زانای لە ناوچوونن کە لە 23 بەهۆی ڕاوکردن و لە 36 بەهۆی تێکدانی ژینگەوی. وەک ئەوەی هەمووان دەزانن کە لە هەرێمەکی ئێمەدا هەمان کێشە هەیە بۆیە پێویستە ژینگە بپارێزین و ڕێگە بە ڕاوکردن نەدەین بۆ ژیانێکی باشتر لە کوردستان. I have hiking groups inside the US and outside the US. Usually when I do hikings, I have many aims. One of them is my hobby because I always want to see new places and be in nature. Also, while I do hikings, I advise my team not to hurt the environment and also to show them the coexistence between environment and humans is important, and also to raise the awareness that we all need to save our nature and be in a better community. سێم سوودەکانی دارایی. یەکەم سوودی بۆ گەشتیاران هەیە کاتێک گەشت دەکەن و جوانی سروش دەبینن وەلایەن دەبێت بە تاقیکردنەوەی تاکی ژیانیان بەبێ خەرجکردنی پارەیەکی زۆر. تێچوونی کەم تاقیکردنەوەی زۆر بۆیە گەشتکردنی ژینگەی لە زیادبووندایە. بەپێی سەرچاوی پرازی.com لە 2006 بۆ 2007 3.5 ملیۆن گەشتیاری ژینگەی ڕویان لە ئوسترالیا کردووە. دووەم سوودی بۆ زیادکردنی دارایی دانیشتوانی ناوچەکە هەیە. کاتێک کە گەشتیاران دەگەڕێن لە گەشتەکەیاندا هەلی کار دروست ئەکەن وەک کڕینی شتومەکی دوکانارەکان و بەرهەمە خۆماڵیەکان و ڕێپیشاندەری گەشتەکە کە یارمەتی ئاستی ئابوری ناوچەکە ئەدات بەرز بێتەوە. بە خۆشحاڵی و شافانی وڵاتەکەمان گەشەی کردووە بۆ لەو ڕۆژانە چەندین کریا سەدامان دەکەن بۆ کڕینی پێداویستیەکانی وەکو پێڵا و قەمسەڵە و جانتا و هەروەها ئێمە سوودێکی ئابوریمان لێوە وەرگرتووە. سەرنجام شاخەوانی کەمپی گەشت و گوزاری ژینگەیی چەند ڕێگایەکە بۆ ڕزگارکردنی هەسارەکەمان
مرۆڤ ژیانێکی بەردەوامی ئەوێت لەسەر ئەم هەسارەیە، بەڵام هیچ هەنگاوێکی کردداری نانێت بۆ پاراستنی ناوچە سەوزەکان. هەسارەی زەوی تاکەشتی هاوبەشەکە مرۆڤ هەیبێت، لەبەر ئەوە تکایە پێش ئەوەی پیسی بکەین بیر بکەینەوە لە هەموو ئەو شتە باشانەی کە پێی بەخشیوین و پێویستە هەمووان سوپاسگوزاری ئەو بین، لەبەر ئەوە ئەوە ماڵمانە و هێزی هەبوونی داهاتوویەکی پرژنگدارترە.